أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. يا أيها الذين آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون. أياما معدودات، فمن كان منكم مريضا أو على سفر فعدة من أيام أخر. وعلى الذين يطيقونه فدية طعام مسكين، فمن تطوع خيرا فهو خير له، وأن تصوموا خير لكم إن كنتم تعلمون. شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان، فمن شهد منكم الشهر فليصم. شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان، فمن شهد منكم الشهر فليصمه، ومن كان مريضا أو على سفر فعدة من أيام أخر. ومن كان مريضا أو على سفر فعدة من أيام أخر. يريد الله بكم اليسر ولا يريد بكم العسر
وإذا سألك عبادي عني فإني قريب أجيب دعوة الداع إذا دعان فليستجيبوا لي وليؤمنوا بي لعلهم يرشدون وإذا سألك عبادي عني فإني قريب أجيب دعوة الداع إذا دعان فليستجيبوا لي وليؤمنوا بي لعلهم يرشدون وإذا سألك عبادي عني فإني قريب أجيب دعوة الداع إذا دعان فليستجيبوا لي وليؤمنوا بي لعلهم يرشدون صدق الله العظيم. ربنا تقبل منا إنك أنت السميع العليم وتب علينا إنك أنت التواب الرحيم. اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم تقبل صيامنا وقيامنا وركوعنا وسجودنا وسائر أعمالنا يا رب العالمين. اللهم لا تردنا خائبين يا أرحم الراحمين. اللهم اجعل القرآن العظيم ربيع قلوبنا وشفاء صدورنا وذهاب همومنا وأحزاننا. زين به لساننا وجمل به وجوهنا وقو به أجسادنا وثقل به موازيننا يوم العرض عليك يا رب العالمين. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه ومن والاه. بینەران و بیسەران و خۆشەویستان و ئازیزانمان سەلام و ڕەحمەتی خواتان لێبێ. داواکارم لە خۆی پەروەردگار تاعات و عیبادەت و ڕۆژ و نوێژی ئەم مانگە پیرۆزەمان لێ قبوڵ بکات و ئینشا ئەڵڵاه لە دەفتەری چاکەکانمان بۆمان تۆمار بکات و لە ڕۆژی قیامەتدا پاداشتی خێری لەسەر وەربگرین. ئازیزان و خۆشەویستان بە خۆشحاڵیەوە لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی سەدای زێڕین لە شارە جوانەکەی دهۆکەوە میوانی ماڵەکانتانین. هیوادارین میوانێکی ڕۆحسوک بین و لەم مانگە پیرۆزەیە ئەوەندەی کە بایەخ بە قورئانی پیرۆزە دەین. قورئانی پیرۆز لە ڕۆژی قیامەتا ببێتە تکاکار و شەفاعەتکارێک بۆ ئێمەمانان ئینشاءالله کە ئەم مەجلیسە بە مەجلیسی ذیکر ئەژمارەکرێ. داواکارم لە خوای پەروەردگار تاعەت و عیبادەت و قورئان خوێندنمان لێ وەربگرێت و ئینشاءالله لە ئێمە و لە ئێوەشی قبوڵ بکا کە ئێوەش بەشێکن لە بەڕێوەچوونی ئەم بەرنامەیە و بێگومان کە بێپاداش نابن. میوانێکی زۆر ئەزیز و خۆشەویست لە شاری دهۆکی ئەزیز و دەلالەوە لێرە لەگەڵمانە. ئەویش زۆر بەڕێز مامۆستا سوفیانە، قارئی قورئانە، قورئان خوێنێکی بەناوبانگی ئەم دەڤەرەیە. پێکەوە بەخێرهێنین بۆ بەرنامەی سەدای زێڕین. خوای پەروەردگار لەشی ساخکا و تەندروست باشیکە ئینشاءالله. زۆر بەخێر بن مامۆستا سوفیان. سپاس دەکەین. بارك الله فيك. زۆر زۆر خۆشحاڵ بووین و سپاس بۆ ئەوەی کە داوەتی ئێمەت قبول کردو، بێجگە ئەوەی کە داوەتەکەشت قبول کردووە لەگەڵیشمان ماندوو بووی لە بەڕێوەچوونی بەرنامەکەش. خوا خێرتان بنووسێ یا ڕەبی. پێشەکی حەزەکەم زانم
مامۆستا سوفیان کێیە؟ بناي خواي قورة مهربان الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد خاتم الأنبياء والمرسلين سرتا بخير هاتين عندكين زور بخير بين بشاري دهوك بلي من سفيان عبد القادر جرجيس لقندي بيرتساوش دادنيشم سر بناحية روفيا قزاي بردرش باريس جاي دهوكش وهاتني مجبورة لبر آسان كردني بردني برنامج كانت أبو طبعا چونکە سێ برای خۆشەویستی دیش هەر لێرە قورئانەکان تۆمار دەکەن وتماندا ئەرکتان ئاسان بێتن و ڕێگاکە زۆر دوور نەبێ لەبەر هەندێک بەرنامەکانمان هینایرەیمان پێ باش خوا خێتان بنووسێ و زۆریش خۆشحاڵین خوای گەورە پاداشتی خێتان بداتەوە ئینشاءالله. اللهم آمین. مامۆستا سوفیان طبعا منتیقەیەک بۆ منتیقەیەک جیاوازی هەیە لە بابەتی زاراوە. چۆنە جەنابەت بۆ نمونە بە زاراوی بادینی قسە ناکەی؟ وەڵا خۆی بژین ینی گۆرانەتی خۆمان قسە بکەین بەڵێ بە گۆرانی فەرقە لەگەڵ بادینی طبعا ئێمە وەکو گۆران لە بین هەردوو لانی سۆرانی و بادینینە بەڵێ بەڵێ ئەی زۆر زۆر بە باشی تێدەگەین و دەتوانین قسەش بکەین بەس چییە بادینی وەکو زمان عەرەبی نێر و مێ هەیە بۆ نمونە هەمی تشتێک ناتوانێت قسەی بکەی بە زمان بادینی قسە بکەی دەبێت کەسێک شارەزابی لە قەواڕووی قەواعەدیەکەش بۆ نمونە ئەگەر نمونێک بینەوە ئەگەر ئافرەتێک بستە سووک ینی بستە بازار لە بادینی پێی دەڵێن یا چیە سیکێ یا چیە سیکێ یا ئەو ئەلیفە بۆ ئافرەتەکە دەگەڕێەوە بەڵام ئەگە پیاوێک بستە بازار پێ دەڵێن یێ چیە سیکێ لە باتیە یێ وەکو زمانی عەرەبی کە هەندێک شتەیە بەکار دەنێت جا بادینیش دەزانی بادینی قسە بکەین بەڵام لەبەر ئەو حاڵەتانە هەندێک جار لەوانەیە لە عەرەبیە بۆ نمونە ئەنتە و ئەنتی هەیە بە کەسرێکە گۆڕێ بێگومان بەبێ شەک جا زۆر کەسێ مەسەن گۆرانە بە بادینی قسە دەکات نێر و مێ تێکەل دەکا کەسی بەرامبەریش پێ شەرمە بڵێ ئەو ئەهواهوایە جا دەبی پێویستە قەواعەدیەکە بزانین یعنی لەو قوتابخانە زۆر جا خوێندراوە مامۆستایەکانی بەڕێز باسییان کردیە جا زمانی گۆرانیش تایبەتە بە گۆرانیش زۆر ئەوە هەیە بۆ نمونە لە مەنتەقەی کەلەکچی جیایە لەگەڵ مەنتەقەیەکی دی لەگەڵ مەنتەقەی بەردەڕەش جودایە لەگەڵ پیرچاوش و ڕۆڤێ و ئەو شوێنانە وازەحە. دەست و چاوتان خۆش بێ بۆ بەڕێستان هیوای لە ساغی و سەلامەتیتان بۆ خوازین سەرکەوتو دەبێت. مامۆستا ئێوە خانەوادەتان گشتی قاری قورئانن واتە جەنابەت لە کوێوە دەستت کرد بە قورئان خوێندن و کێ توانی مامۆستا سوفیانی ئێستا دروست بکە؟ الحەمدولله لە فەزلی خوای گەورە وەڵا وەکو خانەوادە دایک و باوکم ڕێز و تەقدیرێکی تایبەتیم بۆیان هەیە هەبوو هەموو خانەوادە و ئەهلی گوند و مەنتەقەی خۆمان بەڵێ دەڤەری گۆرانەتی بێگومان پەروەردگار لەشی دایک و باوکە اللهم ئامین. خوێندەواریان نیە وەکو خوێندەواری بەڵام پاڵپشتم بوونە دایک و باوکم و خێزانم و بڵێن پاڵپشتم بوونەکەوە لەسەر ئەو ڕێچکە و ڕێبازە بەردەوام بین وەکو هەموو خەڵکێک سەرەتای دەستپێکردنمان لە مزگەوت بووە هەندێک قورئانمان خوێندەوە بەڵام بەو شێوازە نەکەوە بە ئیتقان و بە ضەبط و ڕەبی بخوێنینەوە بەڵام بە منداڵیش زۆر متابعەی مەسەن سەوتی عەبدولباسطم کردووە و قورئان خوێنەکان کردووە بەڵام وەکو ناسین کە عەبدولباسط ناسیبی لە 20 ساڵی بڵێ ناسیمە بەس نەمزانی و بە منداڵێکە گوێم دەگرت نەمدەزانست کە بزەبت ئەو عەبدولباسطیان نا بەڵام کە سەرەتای دەستپێکردنی قورئان خوێندنم کە لەکن مامۆستایەک دەور بکەم و لە 20 ساڵی بوو لە 20 ساڵی الحەمدولله سەرەتای کە چوومە کولیە لە کولیە وەرزش الحەمدولله دەستم بە قورئان خوێندن کرد. بەڵێ مامۆستا بڵێن لە کۆلێژی پەروەردە بوویتە جەنابەت؟ بەڵێ سەرەتای دەستپێکردنی قورئان لە کۆلیژی پەروەردەی وەرزشی دەستم پێ کرد زۆر سوپاسی هەر هەموو مامۆستا بەڕێزەکان دەکەم زۆر پاش پشتم بوون یعنی بۆ نمونە ئەگەر قورئانم دەخوێند ئەوە نەبوو بڵێ نەخوێنە نابێ ئێرە ئەوە منیان دەبردە ژووری خۆیان تایبەت یعنی هەر هەموو مامۆستا پرۆفێسۆر دکتۆرەکانی ئەوێ زۆر ڕێزیان لێم دەگرتن ڕێزێکی تایبەت وەکو کە ئەنەما من مامۆستامە لێ ماشاءالله ئەرێ وڵات تا ئێستاش الحەمدولله عیلاقەمان هەیە لەگەیەک بەشێکی زۆری ئەگەڕێتەوە بۆ فەزلی ئەو قورئانە پیرۆزەکە بەڵێ لە سینە ئینسانەکاندا خوای گەورە لەشە ساکە و سەلامەت بیا ڕەبی ئەگەر ئاسایی بێ پێمان خۆشت بەشێکی تر گوێمان لە قورئان خوێندنی جەنابەت بێ ئینشاءالله سپاس دەکەین. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم
الذين قالوا ربنا الله ثم استقاموا تتنزل عليهم الملائكة ألا تخافوا ولا تحزنوا تتنزل عليهم الملائكة ألا تخافوا ولا تحزنوا وأبشروا بالجنة التي كنتم توعدون نحن أولياؤكم في الحياة الدنيا وفي الآخرة نحن أولياؤكم في الحياة الدنيا وفي الآخرة ولكم فيها ما تشتهي أنفسكم ولكم فيها ما تدعون نزلا من غفور رحيم نحن أولياؤكم في الحياة الدنيا وفي الآخرة ولكم فيها ما تشتهي أنفسكم ولكم فيها ما تدعون نزلا من غفور رحيم ومن أحسن قولا ممن دعا إلى الله وعمل صالحا وقال إنني من المسلمين ولا تستوي الحسنة ولا السيئة ادفع بالتي هي أحسن فإذا الذي بينك وبينه عداوة كأنه ولي حميم وما يلقاها إلا الذين صبروا وما يلقاها
وما يلقاها إلا الذين صبروا وما يلقاها إلا ذو حظ عظيم. وما يلقاها إلا الذين صبروا وما يلقاها إلا ذو حظ عظيم. صدق الله العظيم. ما شاء الله تبارك الرحمن. بارك الله فيك مامۆستا سوفیان گیان. بارك إن شاء خوا الله خێر تعالى. بنووسێ ئینشاءالله. مامۆستا لە زۆر شوێن دەبینین مەسەلەن جەنابەت تێکەڵیەکی خۆشت هەیە لەگەڵ قورئان خوێنەکانی تری هەرێمی کوردستان بەگشتی لە پارێزگاکانی تر بە نمونەی سلێمانی و دەڤەری بتوین و پشدەر و ڕانی و ئەو منتیقانەوە هەروەها منتیقەی گەرمیان پێش بەرنامەکە باسی سەردانێکت کرد بۆ دەربەندی خان ئەو ئاشنایەتیە چۆن دروست بووە؟ والله جا لە ڕێگەی برایەتی هەموو شتێک لە ئەگە برایەتی هەبێ هەموو شتێکیش دەبێت. وڵاوایە إنما المؤمنون إخوة. بەتەئکید يعني ئێمە وەکو مسلمان بەڕاستی ئەگە وەکو برابین لەگەل یەک بەڵێ هەموو شتێک نێزیک دەبتەوە. بێگومان بۆ نمونە ئەگەر بێت و وەقت چەند سورعەت بێت بەڵێ يعني ئەگەر خێرایی چەند سەریع بێت وەقت کەمتر دەبێت. جوانە جا ئەگە برایەتیمان زۆر سەریع بێت جا دەربەندی خان بیت زاخۆ بێ هەر شوێنێک بێ لێک نزیک دەبتەوە. بەتەئکید وایە جا ئەوە قانونی فیزیاویە ئەگەر بێت و هەر شتێک زۆر سەریع و خێرا بێت ئەو شتێک لە بەردەستمانە ماوەکەی کورت دەبتەوە. موفق بە جا ئینشاءالله ئەگەر وایە. ئینسانیش برایەتیمان زۆرتر بێت و بڵێن خۆشەویستی محەبەت لە بینمان هەبێت بەڕاستی جا لە هەر شوێنێکە بێت برادر هەر پیا دەبێت. بێگومان وایە ئینسان وەکو مسلمان وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم لایەنی کۆمەڵایەتی ئینسان زۆر مهمە بۆ دەوروبەری کەوا بتوانێت فایدەیەک بە دەوروبەری بگەینێت پشت بەستن بە لایەنی کۆمەڵایەتی کەوا پێغەمبەر صلی الله علیه و سلم زۆر جەخت لەسەر دەکات و سیلەی ڕەحم و سەردانی خزم و کەس و برادر و هەموو لە چوارچێوێک الحەمدولله یەک دەگرتەوە. الحەمدولله پێت چۆنە تۆزێک ڕێ بکەین و هەندێکی تر قسە بکەین بۆ نمونە لەو باخ و باخاتە خۆشە لە خزمەتدا هەندێک بە پیادە ڕەوی مەسەلەن کۆمەڵە حیواری تر بکەین ئینشاءالله. فەرموو لە خزمەتدا. سپاس دەکەم خزمەت لەمە. مامۆستا ئەگەر پرسیاری ئەوە بکەم جەنابەت بە چ قاریئێکی مەثەلەن عێراقی نێودەوڵەتی سوزانم ینی قاریئێکی نێودەوڵەتی بە چێ سەرسامی زیاتر حەزت لێ جۆ لە دەنگی چێ بگری؟ وڵی تقریبا ئەوە دەدەقە ساعەك 20 دقیقە لەگەلێکی هەر عەبدولباسط دەخوێنەوە وایە وڵا بە تیلاوی مسری الحەمدولله زۆر سەرسامم. الحەمدولله یعنی باوەڕکە باشی لە قورئانەکان خوێندنی من ئەو بووەکەوە گوێم لە تیلاوی مسری زۆر گرتەوە. جا عەبدولباسط و منشاوی سەرباری هەر هەمویان محمود خەلیل حوسەیری ئەوانە مامۆستانە بەڕاستی بەڵێ لە ڕووی ئەدا و ئەو لە بەنسبەت میسری لە عێراقیش ماشەڵڵا وەلید ئیبراهیم قورئانێکی خۆش و موفق بە ئینشاءالله بەرەکەتدارە سوبحان الله. ما شاء الله و قورئان خوێندنیش زۆرە یعنی بۆ منە ئەوانی ئێستا سەردەمی کوردستانی خۆمان ماشەڵڵا زۆری تێدا بوون منە نوورەدین سەلیم زۆر پێ سەرسام جوانە دەنگێکی خۆش لە ڕووی عێراقی زۆرانی دیش کەوا ئێستا ئەو لە یادە بەڵێ برادران بە بیریانی نامەوە لەبەر هەندێک دەست و چاوت خۆش بێ. مامۆستا قسە لەسەر ئەوە بکەین جەنابەت مزگەوتت هەیە نییە پێشنوێژی وتار خوێنیت کردووە یاخود تەنها قورئان خوێندن؟ وڵا وەکو مزگەوتم نییە بەڵێ و ئیمامەتیش نەم کردو بەڵام زارجارە هەڵ هەندە برادر هەیە داوات دەکەن بە تایبەتی لە هەولێر لەگەڵ هەندێک مامۆستای بەڕێز وەکو مامۆستا سەردار بەڵێ مامۆستا سەردار ناسر کەوا پاڵنەرێکی زۆر بووە نەک بەس بۆ خودی خۆم جوانە بەڵکو بۆ زۆربەی گەنجەکانی داوتە ینی ئەو ترس و لەرز و
ئەوەی کە لە دڵیان بووە لە مزگەوتی هەبووە یان مزگەوت لە بندەستی هەبووە ئیمامەتیمان تیا کردووە. ئەگەر مامۆستا سوفیان بۆ نمونە بێتە دهۆک بۆچی ئیشێک دێت بۆ چ مەبەستێک دێت دهۆک سەردانی دهۆکەکەی؟ وڵی زۆربەی جاراگەر بین ئیش و کار هەیە چکە ئیشی ئێمە زۆربەی وەکو ئەگە ئیش بە پارێزگا بگرێتن ئیشەکە لە ناحیە و قەزادەر بچێت بێتە پارێزگا ئیش و کارمان هەر لە هەمووی دهۆکە. چەند دووری لە دهۆکەوە؟ تقریبا 80 هەتا 90 کیلومترێک دووری. 90 کیلومتر. ماشاءالله. منداڵت هەن الحەمدوللیلا؟ الحەمدوللیلا. گەورەن کچکان؟ وڵی گەورەیان تقریبا 8 ساڵە کەش چەند مانجێکە. ماشاءالله. 8 ساڵەکە کوڕیان کچە؟ کوڕن هەرسێک کوڕن. بارەکە الله ماشاءالله تبارەکە الله. الحمد لله دام وتبر قرآن عندي قرآن به لبركده والحمد لله والله بلا الحمد لله موفق به إن شاء الله. أبي دوا مش حلوها ذا صوتي شي خوشة الحمد لله من دائما عادة حتى عندي جورد بالباش ده صاري صوتي عم بوديت ولحني عم بوديت بس الحمد لله هرباشا ما شاء الله ما شاء الله موفق به إن شاء الله. بفرمي لشوينك بجداريت كردوا وكو محافل ومسابقات. والله وكو بجداري كردن لمحافل وشت بجداري بنكردوا زور. بله. جارێک ئەو کاتەی 20 ساڵ بووم سەرەتای دەستپێکردنی قورئانم تەواە 20 ساڵی بوو لە کەناڵی سپێدە جارێک بەشداریم تیا کردیە ئەوش نەتیجە نەبوو هەر مەرحەلەی دووەم کە مستەوامان نەبوو وەکو تەجوید و مەخرەج و هەر بیدایە بوو وەکو بەشداریکردن نەمکردووە بەڵام وەکو مەحافل یانیش ڕەمەزانەیە مناسبەت بۆنی ڕەمەزان بەشداریم کردووە بۆ نمونە لە سۆران بەشداریم کردووە لە پێش مانجێکەش تقریبا نەها لە دەربەندین خان لەگەندێک برادری بەڕێز بەشداریمان تێدا موفق بن انشاءالله. ئەگەر حەزت بە ڕیتمی تەرتیل هەبێ پێت خۆش زیاتر تەقلیدی چێ بکەیتەوە لە تەرتیلدا؟ وەڵا وەکو تەرتیل تەقلیدی هیچ کەسێک ناکەم ینی الحەمدولله. تەرتیلی خۆت هەیە؟ بەڵێ ینی ئەگەر ئینسان فێری مەقامات بێتن دەتوانێتن ئیبداعات بکەن ینی لە خۆی مەقامات ئەوە نییە کە بڵێ مەقامات قورئانەکە بەکەیف خۆت بە هەر مەقامێک بەڵام هەر کەسێک هەر لەحنێک بخوێنیت ئەو مەقامێکە لەحنێکە ناوێکیان بۆ دانا و جا هەر کەسێک دەڵێ مەقامات نازەمیان دروست نییە بە مەقامات بخوێنرێت باشە ئەوە مەبەستم ئەوە نییە کەەوە بڵێن بە کەیفی خۆت بینە بەڵام هەر کەسێک هەر لەحنێک بخوێن ئەوە ناوێکی هەیە. یعنی شارەزای مەقاماتت هەیە؟ الحەمدولله هەندێک ئەساسی و فەرعیان هەر وڵای ئەساسیەکان ئەو هەشتەکەی ڕئیسی هەفت و هەشتەکەی ڕئیسی ئەوان الحەمدولله ماشاءالله شارەزایمانەویش بەگوێگرتن لە هەندێک قورئان خوێنەوە. مامۆستا ئەو تەرتیلێکە دەخوێنی بە چ ئاواز و مەقامێکە؟ وڵای ئەکتەری بە مەقام کوردە و نەهاوەندە و بڵێن جارجاش حیجاز و سەبا و عەجەم ئەو شتانەش ئەکتەری دەخوێنم بەڵام هەرە زۆرەکەی کووردە. دەبا لەو کەشوهەوا خۆشە دانیشین تۆزێک هەندێکمان لەو تەرتیلە بۆ بخوێنە بەسەر یا الله. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. كلا بل لا تكرمون اليتيم ولا تحاضون على طعام المسكين وتأكلون التراث أكلا لما وتحبون المال حبا جما كلا إذا دكت الأرض دكا دكا وجاء ربك والملك صفا صفا وجيء يومئذ بجهنم يومئذ يتذكر الإنسان وأنى له الذكرى وجيء يومئذ بجهنم يومئذ يتذكر الإنسان
الإنسان وأنى له الذكرى يقول يا ليتني قدمت لحياتي فيومئذ لا يعذب عذابه أحد ولا يوثق وثاقه أحد يا أيتها النفس المطمئنة ارجعي إلى ربك راضية مرضية فادخلي في عبادي وادخلي جنتي. ما شاء الله، جزاك الله خير الجزاء. وجزاك زۆر زۆر خۆشحاڵت کردین مامۆستا گیان، اللهم آمين. گەورەت کردین بە بەشداریکردنت لە بەرنامەکەمان. عزیز سپاس. لە کۆتاییدا پەیامێکت هەیە و قسەی کۆتایی مامۆستا سوفیان لە بەرنامەی سەدای زێڕین بۆ بینەرانی بەڕێزمان چییە؟ وڵا کۆتا قسەمان هەر سوپاسی خوای گەورەی دەبێتن. ئەو شوێن و مەکانە خۆشە هەر شایانی ئەوەیە سوپاسی خوای گەورە بکەین، هەر شایانی وەی قورئانی تێدا بخوێنین بێگومان و هەروەها درود و سڵاو بۆ گیانی پێغەمبەری سەروەرمان صلی الله محمد عليه صلی الله عليه وسلم وسلم. بنێری. اللهم صل على سيدنا. کە خۆشەویستمانە بە دوای ڕێباز و ڕێچکەی ئەو بکەوین. جا لەسەر قورئان خوێنیش واجبە بەڕاستی خۆشەویستی لە دڵ ببارێتن بەرامبەر هەموو کەسێک، بە تایبەتی بەرامبەر بە قورئان خوێنەکان وەکو برابن لەگەل یەک بەتەکید و حەقد و کین و حەسادەت لە بەردل هیچ کەسێک نەمێنێ ئینشاءالله. انشاءالله. خوای گەورەش هەر کەسێک بە شتێک تاقی دەکاتەوە، هەر کەسێک بە تایبەتی قورئان خوێنەکان هەر کەسێک مۆهیبەیەک و تاقەت بڵندیەکی پێداوە. بەڵێ بێگومان. جا خۆشیەکەی قورئانیش لەوەیە سوبحان الله هەر کەسێک سەوتێک تایبەت بە خۆی هەبێتن خۆشی لێ ببینیت و خەڵکەکانی دەوروبەریش فایدە لێ ببینیت. هەر ئەومان هەیە لە کۆتایی چاوت خۆش بێ. ئێوەش دووبارە هەر بەخێر بێن سەرسەر و سەرچاوان بۆ ئەو شارە و بۆ منتەقەی مە خوا خێرتان زۆر منوسێ. دڵمان خۆش بوو یاخوا بەخێر زۆر زۆر خۆشحاڵ بووین، ئێمە زیاتر دڵخۆشین. عزیزی. بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست لە شاری دهۆکی خۆشەویستەوە گەلێک سوپاس بۆ ئێوە کە بینەر و بیسەرمان بوون. تکامان وایە لە دوعای خێر بێ بەشمان مەکەن تاڵقەیەکی تری بەرنامەی سەدای زێڕین. بەخوای گەورە و مێهرەبانتان ئەسپێرم. ئەسەلامو عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوه.